مامۆستا من لەگەڵ ئافرەتێکم ئەو ئافرەتە خاوەنی پیاوی خۆیەتی شووی کردووە مناڵیشی هەیە، بەڵام مامۆستا یعنی خۆشەویستی ئەو ئافرەتە تێکەڵ بووە لە جەستەما، ناو خوێنمایە ناتوانم بە هیچ شێوەیە وازی لێ بێنم. ئەو ئافرەتە ئافرەتێکی خراپیش نییە، یعنی مامۆستا زۆر ڕوو لە خوایە. مامۆستا من ئەو ئافرەتە هێنامەوە سەر ئەم ڕێ. مامۆستا یعنی ئەوەی ئەو بە من ئەڵێ نەسیحەت مەکا کە نوێژ بکەم ڕوو لە خوا بکەم، یعنی دایک و باوکم نەسیحەتم ناکات، زۆر پێمەڵێ. ئەنجا مامۆستا تێش ئەگەم لەوەی کە ئەو ئافرەتە غەڵەتم لەگەڵی ناشتوانم دەستبەرداری بم. مامۆستا غەڵەتان لەگەڵ یەکا کردووە یا هەر تەلەفۆنات و نامە ئەو شتانەیە؟ غەڵەتەکە چی بووە؟ غەڵەتەکە یەکمان بینیوە مامۆستا، ئەوە نییە بڵێ هەر لە غەڵەتەکە مامۆستا یعنی بڵم چۆن ئەگەر بێت و ئافرەتە ئەگەر 6 مانگ جارێ 7 مانگ جارێ خۆم حەز ناکەم بڕۆمە لای، بەڵام داواکە لە ڕوویەک شەو خۆم یعنی ئەو نەبیرێکم ناتوانم. مامۆستا بەستم ئەوەیە یعنی پەناماندا ئێوە کاری فاحیشەتان لەگەڵ یەکتری ئەنجام داوە؟ نەخێر. ئەلحەمدولیلا، سوپاس بخوا. براکەم یەکەم خۆشەویستی شتێترە، باشە ماڵتێکدانی خەڵکی شتێکی ترە. ئەم ئافرەتە بێعەقڵە، ئەگەر بێعەقڵ نەبێت دەست نابا بۆ ئاگر. ئەگەر بەس قسە پێ بڕۆم خەباڵەتم. مامۆستا ئەویش مێردەکەی زۆر بۆی خراپە، زۆر یعنی بس گوێ لە برا دەگرە با من قسەت بۆ بکەم. هەر ئافرەتێک یەک مسقالە زەڕەیە ویژدانی هەبێ، غیرەتی هەبێت لە پشت مێردەکەی خۆیەوە، پیاوێکی تری خۆش ناوێت، قسە لەگەڵ پیاوێکی تریان ناکات، سۆزداری لەگەڵا ناکات. هەر ئافرەتێک یەک تۆزێ غیرەتی هەبێت و بەعەکسیشەوە هەر پیاوێک یەک تۆزێ غیرەتی هەبێ، خیانەت لە هاوسەرەکەی خۆی ناکات. بە تایبەت ئەگەر خاوەن مناڵ بێت، خاوەن ماڵ بێت، ئەو بەڕاستی کارەساتە. ئیسلام بۆچی حەدی داناوە بۆ زیناکار؟ لەبەر چی؟ لەبەرەوەی کۆمەلگایەکی پاک هەبێت، بۆی نەوە مناڵی یعنی حەڵاڵ و تەندروستە کۆمەلگایە بڵاو بکات، خەڵک خاوەنی مناڵی خۆی بێت. عەزیزەکەم، ئەوە گەورەترین تاوانە، گەورەترین تاوانە. ئەو بێعەقڵە، تۆ بێعەقڵ مەبە. ئەو کەوتۆتە سەر زەوق و شەوقی خۆی، بەڵام تۆ وامەگە. تۆ کە کاتێت تەوبەت کردووەڵی هەموو گوناهی بە هیچ شێوازێکم چارە چییە؟ بە تۆ بتوانیت یعنی تەنازولت لەو هەموو گوناهە کردووە، ئێستا خۆشەویستی ئافرەتێ چی کە خاوەن مێردە کاکە لە کوردەواری ئەوە 2 ساڵە بۆ 3 ساڵە لەگەڵ ئەو ئافرەتەیە. مامۆستا ناتوانم یعنی لەوەی ئەگەر واز لۆ بێنم تەواو ژیانم وێران بێ دەستکەمەوە بە گوناح نابێ کاکە گیان، خۆ تۆ ئەبێ هەرژن بێ. لەوە ئەترسم کە دوای من ئەو ئافرەتە ئەویش تووشی گوناحە بێت، دڵنیام 100,000 تێگەی. مامۆستا برای شدینم ئەوەی جەنابەت یعنی کەوتوتەتە دوای کڵاوی بابردوو، ئەو مێردی هەیە، ئەو مناڵی هەیە، تۆ بە تەمای چی کاکە گیان؟ بە تەمای چی بۆ ماڵی خەڵک کاو دەکەیت؟ خۆشەویستیەک ئەگەر ملشکاندنی خەڵکی تیابێ، ئەگەر سوتانی ماڵی خەڵکی تیابێ، شەقێکی تێ هەڵدە عەزیزەکەم، شەقێکی تێ هەڵدە. وەڵام من یعنی هەر کە ئەو شتانم بۆ باسەکرێ نازانم، یعنی مرۆڤی وا هەیە با بەوانە کەی مرۆڤن؟ من نازانم بەڕاستی، بابەتی زۆر قێزەونم، ئەبێ وازی لێ بێنی. عەزیزەکەم، ئینسان کائینێکی بەهێزە، توانای هەیە بڕیاری زۆر قورس بات. تۆ بڕیاری قورست داوە کە واز لە زینا بێنی، واز لە کۆمەڵی خراپەکاری بێنی، ئەبێ بڕیارش بین واز لەم ئافرەتە بێنی. ئەم ئافرەتە بێعەقڵە، لە ئێستای بێ ئاگایە. ئەگەر پیاوەکەی ئێستا بە ئاگا بێت، ژنەکەی تەلاق ئەدات و تو 2 ڕۆژ ناچیتە داوای بڕۆی بهێنیت. مامۆستا من بۆ ئەوەش لەگەڵم کە ئەو پیاوە تەلاقیدا کە بیهێنم و ئەو پیاوەش زۆر یعنی بینیان خراپە لەگەڵ، یعنی بەهۆی مناڵەکانەوە. کارەکەت کارێکی شەیطانیە، خی گەورە لێی تووڕێە و بە هیچ شێوازێک خی گەورە ڕێگەی پێنادات، بە هیچ شێوازێک خی گەورە ڕێگەی پێنادا. و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک ببێتە هۆی جیاببوونەوەی ژن و پیاوێک، خی پەروەردگار قەت لەو ئینسانە خۆش ناوێت.
بۆیە من نەسیحەتت دەکەم واسێنەوەێنە لەم کارە براکەم کارێکی زۆر قێزەونە خوای پەروەردگار خۆی ئەفەرمێ إن الله لا يهدي الخائنين هەر کەسێک خائین بێ خوای گەورە قەت ڕێگەی ڕاستی پێ پیشان نادات قەت سەرکەوتووی ناکات یەقینەتە بێ لە ژیانتا لەگەڵ ئافرەتەیە بەختەوەر نابیت واللهی ئەگەر ئیم شەو تەلاق وەرگێت باشە ئەیدەی تەواو بێ و شوو بە تۆکە نەتۆ بەختەوەرە بینەوەی ئەویش بەختەوەرە بێت خوای گەورە خۆی وعدی داوە ئیتر بەخوا مامۆستا یعنی زۆر چۆن ناوی خۆم ئەزانم باش ئەزانم کە نەبوو ئەوە بم بڵێم پێکەوە بین نە دڵخۆشی شەبم لەگەڵیان بەڵام مامۆستا چی بکەم زاڵ نابم بەسەر خۆمە براکەم وەکوتم ئینسان کائینێکی بەهێزە ئەتوانی زاڵبی بەسەر خۆتە و لەخوا بترسا مردن کات و ساتی بۆ نییە ماڵ لە خەڵک تێک مەدە تکاردی ئەەکەم ماڵ لە خەڵک تێک مەدە هیچ شتێک شیاوی ئەوە نییە بەڕاستی کۆمەڵێ مناڵ و کۆمەڵێ خانەوادە سەرگەردان بکەیت شەقێ بدە لە خۆشەویستێک کە ژیان بۆ شێوازە لێ بکات